پێشەکی بەناوی خی گەورە بەسبەت ئەو دوو یاریزانەوە ئاسۆ لەگەڵ کاکیە من بەڕاستیەوە دوو یاریزانە من وەکو تیپەکە بڵم پێویستم پێیان بوو یاریزانی کاریگەرم بە من بەنسبەتەوەی ئایا دوور خراون تەلۆتی بیان هەڵاتون بەبێ پرسی منی ڕاهێنەر و دەسەی بەڕێبەر یانەکەیان جێشتووە من تەمەناما کرد لەگەڵمانە بمێنەوە و هیچ گێشە گرفتێک نەبوو دەنگۆیەک بڵاوبەتەوە گوایە بەحساب مامەسا عادل یاخود کەسێک لە دەستەی ئیداریانەکە ڕفتاری نەشیا و یان قسەیەکی نەشایی بەڕوێمانە هەڵدا بێ ئەسڵەن هەموو قسانە دوور لە ڕاستیەوە بەتابەتەوە ئەم دەنگ و دایانە لە ڕێی ئاسۆی تەیموریەوە زیاتر بڵاو بێتەوە من بەداخەوم بۆیان من تەنها کێشەکە هەتا بڵێن لایەنەی گرفتی یاری فەنیە ئەوەیە کە ئاسۆ داخلی تەشکیلەی سەرەکی تیپەکە نەبووە وای کردووە کە بە جۆر لە جۆرەکان مزداقیەت و یعنی پێگەی سەرەکی تیپەکەی دەستدابێ هاتووە بە جۆرێکی ترەڵی ڕفتاری ڕاهێنەر لەگەڵمانە نەشیا بووە من بۆ خۆتان لەواچ ئاشکرا بێتانە من نزیکەی سیاریزانێک لە بەرەسی منە ڕاهێنانەکە و هەمویان سەرجەمێ نەزان گفتار و ڕفتاری مامۆستا عادل چۆنە بەرامبەر بە یاریزانەکان و من ئاسۆ خودی خۆی ڕۆشتومە بۆ وڵاتی ئێران گرێ بەسم لەگەڵا ئەنجامدەوە و سەرجەم خاڵەکانم بۆ خستەوە ڕوو هەمووی هاوڕا بۆ لەگەڵ منە بەڵام ئێستا کە یاریزانێکی دەک بووە هاتووە کێشەیە بۆ تیپەکە دروست بکە ئەوە مالی قبول نەکردووە ویستوێتی زۆر جار لە ڕوە فەنیەکە و عقلی خۆی زاڵکە بەسەر عقلی ڕاهێنرا ئەوە قابلی قبول نییە بۆیە زۆر جار یەدەک بووە لە تیپەکەی ئێمەیە کە یەدەک بووە ئەمانزانی من بۆ خۆم درکم بەوە کردبوو کە ئەم یاریزانە ینی زۆر جار بەدڵ لەگەڵ تیپەکەیان نەبووە کاتێکە بۆ یاریزانێکی یەدەک هەستمە کرد کە دەرونی نائارامە بەڵام بەداخەوەی کە لێکۆتە خراپەکە بوو ینی کاریگەری سلبی لەسەر کاکیە من ئەنجامدا من هێ من ئەو پەڕی کاریگەری یعنی باشترین یەکێک لە باشترین گۆڵ پارێزەکان لە مێژویانی شەروانەیە کە گۆڵ پارێزی بۆ ینی شەروانە کردووە من زۆر جامەت حوسەنام کردوم بەڕووی خۆی وتۆتەوە بەڵام هەڵە تێگەشتنیەکە زۆر جاتانەیەک بۆ بەڕاستی لە ڕووی ئاسۆوە بڵێن بە جۆری لە جۆرەکان شتەکە گەورە کراوەتەوە کاریگەریەکی دەرونی لە سەر هێمنی دروست کرد بەداخەوەی هێمنش تیپەکە جێشتۆ من تەمەناکەم بە زووترین کات هێمنیان نەک ئاسۆ بگەڕێتەوە تیپەکە من ئەگەر واش بێ پێویستم بە هێمن نەبێ من بۆ خۆمە فدێکمان لە ینی شەروانەوە ناردۆتە وڵاتی ئێران و لە شاری ڕوانسەر لەگەڵ دایک و باوکشیان لە ڕۆشتنەتە ماڵیان کۆبوونەوە خۆشبەختانە ینی بڕیاری گەڕانەوەی داوای شەڵا ئەمڕۆ بە یاسبێ بگەڕێتەوە تر نازانین گەڕانەوەکەی تەنها بڕێکردنی ئێمە بۆ یاگەڕێتەوە بە تیپەکە پێویستمان پێێتی و هێمن یەکێک لە گۆڵ پارێزە باشەکان و خاوەنی ئەخلاق و ڕەوشتێکی زۆر باشەوە تەنانەت کاکە ئاسۆ شەرەوە بوو بەڵام کاکە ئاسۆ بەداخەوە تەنها پێگیر لە پێکهاتەی سەرەکیان نەبوو هاتووە بە جۆرێکی تر قسەکانی داڕشتووە بە حساب ڕقایەتی ئەکرێن یان دژایەتی ئەکرێن یاخود نامرتاحێکی لەگەڵ ڕاهێنەرە کێشێکی لەگەڵ منایە من بۆ خودی خۆم باوکی یاریزانانم و برا گەورەی یاریزانانم هیچ کێشە گرفتێکم لەگەڵ هیچ یاریزانەکان نییە تەنها ئەوەیە شتەکە فەنیە کاکە ئاسۆ لە پێکاتەیەکی سەرەکیە ڕێگەی نەبووەتەوە هاتۆ بە جۆرێکی پلانەکە داڕشتەوە کاریگەریەکی دەرونی لەسەر هێمنی دروست کردووە وای کردووە کارتکان پێکەوە تیپەکە جێبێڵن